بەڕێز حەسەن مەجید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵمانە سەبارەت بەوەی کە وەزارەتی پەروەردەی عێراق لە بڕیارێکی لە ناکاویدا سەرجەم ئەو پۆلانەی لە کارەڤانە دروست کراون یان خۆمان پێڵین لە کابینە دروست کراون لا قوتابخانەکانی کەرکووک لا ببرێن و هیچ پلانێکی جێگرەوەشی دیاری نەکردووە. زیاتر لە 50 قوتابخانەی خوێندنی کوردیش بۆم ساڵ کێشەیان بۆ دروستە بێت. یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە لە کەرکووک. جا بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز حەسەن مەجیدمان کردووە. کاک حەسەن سوپاس بۆمە دەبوونی بەڕێستان بۆ خاتری خۆی، ینی وەڵی پێم سەیرە قوتابخانە هەیە لە کەرکووکە کە لە کارەڤانە لە کابینەیە دروست کرابێت و قوتابی تیا بخوێنێت. تۆ حکوومەتێک دێ بەناوی حکوومەتی عێراق کە یعنی منافەسەی ئابووری وڵاتانی دنیا کات بۆ خاتری خوا بێژگەلەوەی کە لایە بات بڕیارەکەی هیچ جێگرەوەیکیشی بۆی نییە. تۆ لەم حاڵەتەیە چیەکەی قوتابی ئەو قوتابخانانە بێت چی بکەن لە کاتێکە بڕیارەکەی بۆ لابردنی بڕیار نییە بۆ چاکردنی؟ بەڵێ سوپاس بۆ جەنابتان، شەوتان باش، شەوی بینەرانی کورسان 24 باش. دیارە و کێشەی جەنابتان باستان کرد. ئێمە ماوەیەکی زۆرە ڕوبەڕووی ئەو کێشەیە بووینێتەوە و لەسەر خەت بووینە لەگەڵ خوێندنی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک قسەمان کرد چووینە سەر خەت، تاکیدمان لێیان کرد کە ئەڵێ ئەو بابەتە ڕەبتی بە ئێمەوە نییە، ئەو بڕیارە لە وزارەتەوە هاتووە بۆ تەواوی شارەکانی عێراق بکرێتەوە. بەڵێ تەنیا توانم بڵێم بەس کەرکووک نییە، بەڵام کێشەی زۆر ڕوبەڕووی تەواوی قوتابخانەکانی کەرکووک بووتەوە، بە تایبەت خوێندنی عەرەبی و خوێندنی کوردی. ینی خوێندنی تورکمانی لەم شارە تەسەوڕ ناکەم کێشێکی ئەو توان هەبێ. یعنی چۆن بڵێ تەوازنێکە لە نێوان ژمارەی قوتابیان و پۆلەکان. بەڵام کێشەی دەرەجەیەک ئەوەی کە ڕوبەڕووی شارەکە بۆتەوە لە خوێندنی کوردیە، وەکو لە راپۆرتەکەی بەڕێسانە ئاماژەتان پێکرد بەڵێ نزیکەی 50 تا 60 قوتابخانەیە ئێمە ڕوبەڕووی ئەو کێشانە بنەوە لە شاری کەرکووک بۆ زۆری ژمارەی پۆل و کەمی زۆری ژمارەی قوتابی و کەمی پۆلەکان. بۆیە وەکو بۆ بابەتێکی ئانی کە بتوانین هەنگاو بنین ئەوەیە کە داوا لە حکوومەتی عێراق بکەین. یەک لەو کێشانە ئەوەیە کە بەڕاستی تۆ سەحبی کابینەکانەکەیت و هیچ پلانێکت نییە. ئەمە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ نازانم چی ناوی لێ بنێن، بڵێن بێ پلانی نازانی بڵێن بێ دراسەتکردن. هەتا تەنانەت ئەگەیانتوانی چەند حاڵەتێکی تر هەر ئەو کەرەڤانانە بمایەنەوە لە قوتابخانەکانە بکرایەتە مەڕسەمێک یان بکرایەتە ژووری با بڵێن وەرزش و هونەر کە لە زۆربەی قوتابخانەکانە پۆلێکیان داگیر کردەوە، ینی بۆ بەکاری دێنن داگیرکردن بەکاری دێنن بۆ ژووری وەرزش و هونەر. هەتا تەنانەت ئەو اقتراحیشیان قبول نەکردووە کە کابینەکان لە شارەکە بمێنێتەوە. ئەوەی شەکە زانیاریە لای من وابزانم ئیتر هەمووی سەح بکرێتەوە. ینی ئەگەر لەم بابەتە ینی تۆزێ مەجالێکی شیان نەداوە بۆ ئەوەی کە قوتابخانی وا هەیە دوو کابینەیتیا سەح بکرێ بدرێ مەسەلەن ئیدارەی قوتابخانەکەیان سەرپشک بکدایە لەوە ئەو کەرێڤانانیان بفرۆشتایە و لە بەرامبەریشە هەندێک ئیمکانێتتر بخرایەتە سەری بۆ ئەوەی بەلایکەمەوە بتوانرێ لەسەرەوەی کە دەبوو چی بکرایە لەگەڵم بڕیارەیە ئەبوو چی بکرێ. بەڵام ئەمێ بزانم ینی ئیدارەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگا توان چی بکەن بۆ بابەتە هیچیان پێکرێ؟ ینی بڕارەکە حکوومەت داوێتی بڕیارەکەی باش نییە، ئیداری کەرکووک ئەنجومەنی پارێزگا توان چی بکەن؟ وەڵا معلومی جەنابتانە ئێمە وەکو با بڵێن کوتلەی پارتی دیموکراتی کوردستان مقاتعەی دانیشتەکانمان کردووە، لە دانیشتەکانی مەجلیسمان کردووە، لە هیچ لیژنەیەکیشانیمان بەشداریش هیچ لیژنەیەکشمان نەکردووە. بەڵام لەگەڵ ئەوە ئەکرێ حکوومەتی خۆجێیی کەرکووک بیر لەوە بکاتەوە کە بە دروستکردنی پۆل ئێمە حاڵاتێکمان بۆ هاتە پێش 2007 33 قوتابخانەمان هەبوو، 33 قوتابخانە کێشەیان نەبوو. هەر ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە هاتنە سەرخات بۆ تەواوی ئەو 33 قوتابخانەیە 3 پۆل دروستکرا و کێشەمان نەما. یعنی من ئەڵێم ئێستا هیچ پرۆژەیەک هیچ بابەتێک لە پێش ئەم پرۆژێ و ئەم بابەتە نییە بۆ ئەوەی کە بە حملەیەکی سەریع دەست پێ بکرێ بە دروستکردنی پۆل. ئەگەر نابوو تاکی دەکەمەوە ئەگەر هەر مەعمەلێکیان هەر مەسمەناعێکی تر شتێکی بە دروستەکە ئێرە شوێنی دروستکردنی ئینسانەکانە، شوێنی دروستکردنی منداڵەکانمانە. بۆیە دەکرێت حکوومەتی خۆجێیی کەرکووک گرنگی تەواو بۆ بابەتە بدە و بێتە سەرخەت بە
بە هەموو توانایك بۆ ئەوەی کە بتوانرێ چارەسەری ئەو کێشەیە بکرێت کە ڕوبەڕووی قوتابەکانمانە بێتەوە. بەڕاستی ئەم ساڵ حاڵەتێکی ترشەیە کە من پێم خۆشە لێرە ئاماژەی پێ بکەم. ئەو ئامارەی کە دراوەتە من ژمارەیەکی زۆری قوتابیان لە خوێندنی کوردیەوە لە خوێندنی عەرەبیەوە ئێستا جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ قوتابخانە کوردیەکان. لە یەک قوتابخانەیە لامانە کە تەنیا قوتابخانەیەک 72 قوتابی بۆ گەڕاوەتەوە لە زمانی عەرەبیەوە دێن بۆ زمانی خوێندنی کوردی دێنەوە بۆ ئەوەی کە درێژە بە خوێندنیان بدەن لە خوێندنی کوردیا. بۆیە دەکرێت زۆر بەجددی بێنە سەرخات بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە کە ڕوبەڕووی منداڵەکان ئێمە بۆتەوە. و هەڵگرتنی کابینەکان من بۆیە تاکی دەکەمە بەڵێ بێپلانیە. ئەگەر بێپلانی نەبووە دەکرا لە پشووی هاوینە ئەو بابەتە ئینزارێک بدرایان تا بەدیلێک بۆ بابەت. بۆچی وەزارەتی خۆی ئەمە نەزانێ بۆ وەکو حکوومەتی عێراق ئەمە نازانێ؟ ئەمە نەخوێندنەوەیە، ئەمە دیراسە نەکردنە، ئەمە نەزانیە، وڵی نازم چی بڵێم. ئەمە چییە؟ ینی وەکارەکە چییە؟ چۆن شتی وابێ؟ تەواوی ئەو خاڵانەیە کە جەناب تێڵێ بڵێ. چۆن چارەسەرەکرێ؟ بە چی بکرێ؟ ینی خۆ ئەو قوتابیانە بێ خوێندن نەمێننەوە، بێ پۆ لەمێننەوە. وڵا لێرە من لەگەڵ خوێندنی کوردی لەگەڵ برایانم لە خوێندنی کوردی ئەو بابەتەم لەگەڵیان هەر لەسەر خەتم هیچ وتم هیچ نەبێ بۆ کە حاڵەتێکی ئانی چی بکەین، ینی وەکو جەنابەت دوتە دەسە شتەکە هاتووەتە پێش، هیچ نەبێ بتوانین ئەو پۆلانەی کە مەسەلەن هەیە دوو دەوامی قوتابخانە هەرچەنە لە کەرکووکە لە خوێندنی کوردیە تا 4 دەوامیشەیە، یاک 2-3 خوێندنێکی ئێوارانیشان لەگەڵا هەیە، یعنی ئەوەندە ژمارەکان مەسەلەن زۆرە. بۆیە هیچ نەبێ لەو حاڵەتە بۆ وەزعێکی ئانی کە لژنەیەکی سەرپەرشتیاری بە جەولەیەکی مەکوکی سەریع بە قوتابخانەکانە بکەن. ئەو کێشانەی ینی با ئێمە دروست بڵێن کەوتووەتە گەڕەکەکانی پەنجعەلی بارودخانە با بڵێن دەواازە لەگەڵ هەردوو شۆرا و گەڕەکی کوردستانی ئێستا و فەیلەقی کۆن. ئێمە زیاتر ڕوبەڕووی ئەو کێشانە لەو چەند گەڕەکە بووین، ینی تووشی ئەو کێشەیە بووینە لەو گەڕەکانەیە. بۆیە دەکرێ وەکوتم ئەو لەژنەیە بتوانێت بە شێوەیەکی تۆزێک بەپەلە هیچ نەبێ ئەو پۆلانەی کە مەسەن هەندێک ژوور بەکار هاتووە بۆ ژووری هونەر یان وەرزش، ئەو چەند پۆلانە دەمج بکرێنە یەک بۆ ئەوی کە بتوانین هیچ نەبێک ئەو مناڵانە ئێستا ئێمە چەندین قوتابی پۆلی یەک هەیە پەیوەندیان کردوتە منەوە لەگەڵمانە قسەیان کردووە کەڵێن ئێمە مناڵمان هاتووە مناڵیمان بووەتەوە شوێنمان نییە ڕێگەمان نیە ناتوانین وەریان بگرین. جەناب شە دەزانەی قوتابخانەیەک مەسەن قوتابی پۆلی یەک کە تازە وەرەگیریە ناکرێت دوورترین مەسافە ئەبێ 500 متر بێت، لەوە زیاتر ناتوانێت ئەو بڕوات بەو جانتا و بۆ مەسەلەن بۆ جانتا قورسەوە کە ئێسێمە زۆر جان ئەڵێن مەنهەجەکان زۆرە بابەتەکان کتێبەکان قورسە ناتوانێت لەو مەسافەیە زیاتر بێت. ینی چارەسەرمانیش وە لێرەشەوە من داوا لە خێرخوازانەکەم ئەوانەی کە جگە لە حکوومەتی خۆجێی کەرکووک خەڵکێکی ئەو خەڵکانەی کە گەشتونەتە فەهمی ئەویان کردووە دروستکردنی مزگەوتێک یان دروستکردنی قوتاب با بڵێن ژوورێک بۆ فەقیەکان کە قورئانی تیا بخوێنین هیچ کەمتر نییە لەوەی کە بێن پۆلێک بۆ مناڵەکان بۆ قوتابەکان دروست بکەن. داوام بانگەوازەی تۆ شکست و عیبە نیە بۆ حکوومەتێکی وەکو حکوومەتی عێراق؟ والله جائتر او من چی جوابی او امتحانی جنابت بدمەوە من ئەڵێم ئەزعف الئیمان ئەوە سەرەتا کەمان باز کردوتمان ئێمە کەوتونەتە نێو کێشەیەکەوە کە نازانی دەست بۆ هەموو شتێک ئەبین، دەست بۆ هەموو ئەو بابەتانە ئەبین بۆی کە مناڵەکانمان لە دەرەوە نەبن، مناڵەکانمان بچنە ناو پۆلەکان. ئەگەرنا من تاکید لەو بابەتاکەم و فعلەن بێ پلانی ئەگەرنا پلان هەبێ ئێمە ناگەینە ئەوە لە پێم خۆش بوو پرسم بە پانزەی نوێە و لە 21 بەس ئەفۆم بکەیت لە 21 مانگ داوامەکرێتەوە. ئێستا قوتابخانەکانی ئێمە ڕوبەڕووی ئەو کێشەیە بنەوە. بەڵێ بەس ئەو کێشەیە کاک حەسەن بۆچی؟ یعنی ئەم جۆرە کێشانە یان جۆرە بڕیارە سەقەتانە بۆ مامۆستایانی کورد، خوێندکارانی کورد، قوتابیانی کورد، بۆ دەرچوانی کورد یعنی لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم ئەم هەموو بڕیارە ینی ناپەسەندە ئەدرێ، ئەم هەموو بڕیارە جیاواز و سەیر و سەمەرەیە. بۆ کورد؟ والله هی جا ئیتر ئەو امتحانی جەنابەت بدەمەوە من ئەڵێم ئەزعف الئیمان ئەوە سەرەتا کەمان باز کردوتمان ئێمە کەوتونەتە نێو کێشەیەکەوە کە نازانی دەست بۆ هەموو شتێک ئەبین،
وڵا خۆی ئەگەر ئێمە بڵێن هەمیشە خوێندنی کوردی من باس تایبەت شاری کەرکووکەکەم هەمیشە بێ ئاستانگ نەبوو ئاستان کراوەتە ڕێگایان بابەتەکەی ژوازەحە بای خۆی ڕەنبێ بەشێکی سیاسی بێ بەشێکی نیو بەشی ئیداری بێ بەڵام ئەو بابەتانە هەیە ڕوبەڕووی خوێندنی کوردی نەک لە ئێستا ئەتوانم بڵێم کە ئێمە یەکەم جار حەوت قوتابخانەمان لەم شارەوە لەوە دەستمان پێکرد کە ئێستا ژمارەی قوتابیانی من وەکو کەسێکی پەروەردکار پێشەوەی کە بچمە ئەو ئەنجومەنی پارێزگا من سەرپەرشتیارێکی پەروەردەیی بوومە توانم بڵێم لەگەڵ ئەو برایانەی ترمان لەم شارە دەستە جەمع بووینە بۆەوەی کە توانیمانە ژمارەی قوتابخانەکانی کەرکووک و دەوروبەری لە خوێندنی کوردی بگەێنینە نزیکەی 552 قوتابخانەکە لە شاری کەرکووک ئێستا شاری کەرکووک و دەوروبەری هەیە بۆیە وەکوتم بێ ئاستەنگ نەبووە هەمیشە ئاستەنگ کراوەتە بەردەمی خوێندنی کوردی بەڵام لەگەڵ ئەوەیشە وەکووە پێم خۆشە بەرچاوی بینەرانی ڕوون بێ کە خوێندنی کوردی ڕەخمە ئەو هەموو ئاستەنگانش هەیە هەمیشە یەکەمەکانی زۆربەی ساڵەکانی یەکەمەکانی هەموو عێراق لە خوێندنی کوردی بووە لە شاری کەرکووک. هەر زۆر باش بەڕێز حەسەن مەجید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سوپاس بامەدەبوونی بەڕێز سەنگا حەسەن بەخێر بێن.